قەرارگەی ڕەمەزان لە نوێترین بەڵگەنامەکانیدا دەرکەوتووە لە کتێبێکدا بە ناوی جەنگ لەودی و سنوور کە قەرارگەی ڕەمەزان دەری کردووە. بەم شێوەیە باسی پارتی کراوە و نووسراوە. دوو نامەی مام جەلال سکرتێری پێشووی یەکێتی بڵاو کراوەتەوە. لە بەڵگەنامەکاندا باز لەوە کراوە ئێران 1000 پێشمەرگەی پارتی بەکرێ گرتوون، داوا لە خومەینی دەکا بارزانیەکان دەستگیر بکا و لە ئێران دادگاییان بکە. بەپێی بەڵگەنامەکان یەکێتی و قەرارگەی ڕەمەزان ڕێکەوتوون لەسەر ئەوەی دۆسیەکانیان لە ژێردەستی ئەواندان و دەتوانن هەر کات و هەر چۆن بیانەوێت بڵاوی بکەنەوە. سەددام ئەنفالی بارزانیەکانی دەست پێ کرد.